بینرین خوشتوی افدمی و باش هیویا دمین خوش و سلامت بود خاصی. اس نظیر کادانی جارک دن گشت نفوین برز و خوشتوی بو پیشکش کرنا خلک کادیش برنامه و برنامه بکردی. و جارجی دی خدمت وین رزدار کن جر ناو نشانه کی گرینگ اوجی پروسیسا خاندنیه. پروسیسا فیرکرنو پرورده. وک دیار وک هر سالی چوی قصو باس السروی پروسه اتهنه کرن. افجارجی افصالجی که ام داخل ناوا و پروسیسی بوین مدویتن ام وک برنامه بکردی ما سرنجو بوچون هبن اشلای اولیوه سبارت اوی پروسی. بویا اتناوا و خلکی دا چندین پرسیار دهین آراسته کرن بو زوربار اسماوست عبدالرحمن صدیق آیا بنماین پرورده چنه؟ اتناوا قرآن پیروز دا سبارت پرورده هروسا آیا لیدان و اشاندنا قطابی هوکاره بو پیشکفتنا پروسا پرورده یانجی پیچوانی ویچنده. دیسان زاناو ملاو عارفین کرد. چه گوتیا و چه آخفتن هیا و چه هلسانگاندن هیا سبارت اوی مجارا ام بحث کین پروسا خوندنی و فیرکرنی. هروسا جیگروا یانکو بدیل لیدانی و ایشاندنا قطابی چه تشتیدیه؟ اگر وی چنده هنکین آیا بدیل وی چه تشته؟ اف پرسیاره و چندین پرسیارین دیتر اتناوا وی خلکی دا دیبنا مجارا خلکامت گل زور برای اسمام عبدالرحمن صدیق مامصب ناوی خوب ناوی همی بینره که خیراتنا جنابیتت کین زور بخیر بی سرچاوا مامصب وکما بحث کری که ام یکم چند روزه که ام بجداری و پروسا خاندنی بوین اتناوا هریما کردستانی دان و وک هر سال چوی چندین آخفتن و قصه و باز سبارت و پروسیت هنه کرن هر یک شوازه که و هر یک پرنگه که هلسنگاندنا و چندید کتن مجی وک برنامه کردی مدویتن ام سرنجا اولی بزانین آیا اول دین چوا بحثا پروسا خاندنیت کتن چوا بحثی بهای خاندنیت کتن تنانت مدوید بزانین ناوا قرآن پیروز دا که قرآن پیروز وک سرچاوی که سرکی آین اسلامی مدوید بزانین قرآن چوا هلسنگاندن بوه پروسی کریه بناوی خواه بخشنده مهربان لروانگه آینی و پروسی پرورده و فیرکردن گرنگه بله اما اتوانین چی زیاده یک بخین سر اوقسانی کلم بواره کراوه او شیشه و آریشه و گرفتانی که واهن لبواری پرورده و فیرکردن هی پس بورانه و خواه اندتوان قصه لیب کن اما دتوانین لم بارودو خدا قصه یکی جواز بکن بله او جوازیه چی ده راست قصه جوازه که اوی هر دو شکان چون دلن یعنی لروانگه آینی همیشه دلن او بابتا و لروی زاراوه او معنی دبخشه وکو زاراوکه بلام لروی زمانوانی شو معنی چون دلن صلاة یعنی چی دلن لروی زمانوانی یعنی دعا بلام لروی زاراوی و اصطلاح یعنی چی یعنی انجام دانی خوندنی چند آیت یکو چند دل قرآن و چند دعایك و چون دل رفتار و حركات اواني كواتا لم بوارش پرورده چیه لقرآن دا و فيركردن چیه لقرآن دا من حز دكم او بلهم كبراستي بلاي يكم سي كوچكي سي لاي بروسي پرورده و فيركردن لا يكي ما مستايا لا يكي قتابي خوندكارا لا يكي دي بروجرام ومنهجكي اي خيزان ما بس لا قتاب خانه باز دكي يعني اما دا خيزان درچوين يعني چون دلم من دال لشش سالي درس شو ديت لاي كتاب خانه بله كواتم ما مستمن هي مدرسه من هي كتاب خانه من هي لها من كاتجدا بله منهجكو چون دلب او بروجرامي كلا سري دخن ادي قسكي من ليريه كبراستي بلم پرورده و فيركردن اگر بو شي پیروز بگونجه بو هندك شد بكاري بيني يك لو بارانه پرورده و فيركردنه لبرچي لبر اوي خدا يك لا صفات كان خوي او يك افرمي مثلا الحمد لله رب العالمين بله وانيا اني رسول ربك كاتب شيء رب لقران ذاك اما دلين خدا بكردي ودلين يعني راغبي اصفهاني دله الاصل في الرب التربيه كاتب كردي ام قصيت دله اصل بنا غي بنا شلون دله سرچاوي وشيء رب كاما دلين خدا يعني تربيه له هاتو بله كواتا خدا پروسيكي لقرآن و پروسيكي پرورده انسان كاني داهن اوا لبرو پروسي پرورده پروسيكي پیروزه من ما مستابو مايا اوا تماشام دكرت ما مستابو مايا اوا تماشاي پروسكم دكرت چونك دلم ام تربيه بس تراوتو با يك لصفات كاني خدا كرب وتا خدا وتا ام خاليك دو اي فير كردنش كاريك خدا سبحانه وتعالى او شلون دله بو خوي هلي بجاردو خدا القرآن ده فرمي الذي علم بالقلم كواتا خداش معلمة علم بالقلم
یان خدا لە قورئاندا دەفەرمێ جارێکی دی علم الإنسان ما لم يعلم کەواتە خوداش مرۆڤەکان فێر دەکات ئینسانەکان فێر دەکات علم آدم الأسماء كلها وعلم آدم الأسماء كلها کەواتە علمە ئەبێتە چی لە ڕووی ئیسمەوە بێتە معلم کەواتە خوداش ئەم کارە دەداتە پاڵی خۆی کە ئێمە فێر دەکات دەیداتە پێغەمبەریش درودی خوای لەسەر کە لە قورئاندا دەفەرمێ پێغەمبەرێکێک لە ئەرکەکانی چییە درودی خوای لەسەر ويعلمهم الكتاب والحكمة وعندهم ويعلمهم يعني پێغەمبەریش لە صفەتێکیا معلمە بۆیە قورئان دەبینی علما يعلمو معلم فێرکراو معلم فێرتەکە معلم فێرکراوە يعني کەواتە ئەم دەستەواژانە لە قورئاندا پێمان دەڵێ چ پەروەردە بێت چ فێرکردن بێ خدا بە خۆشی داوە ئەم صفەتە بە پێغەمبەرەکەشی داوە کەواتە پرۆسەی پەروەردە چی بوو لە ڕوانگەی قورئانەوە تەماشای بکەین يعني بەدەر لە چۆن دەڵێ سەر چاوەکانی دیکە تەماشای بکەین خدا لە قورئان دەفەرمێ ويربي الصدقات يعني ئێوە کە پارە دەبەخشن ئێوە کە یارمەتی هەژار دەدەن ويربي يعني خدا ويربي الصدقات يعني زیادی دەکات يربي يعني زیادی دەکات ئەو پارەیە کەم نابێتەوە لە ئێوە بەڵکو خدا زیادی دەکات مانای وایە پرۆسەی پەروەردە لێرە یوربی چیمان فێر دەکات یەکێک لە ماناکانی زیادکردنی زانیاریەکانمانە زیادکردنی ئەو معلومات و زانیاریانە کاممانە اینجا ئەم زانیارە دەبێت چیمان لێ بکات دەبێت بڵندمان کاتەوە دەبێت بڵندمان کاتەوە خدا لە قورئان دەفەرمێ وآوەیناهما إلى ربوة ذات قرار ومعين ربوة يعني شوێنێکی بڵند فأخذهم أخذة رابية جارێکی دی يعني بڵند حتا کورد بە شوێنی بڵند ئەگەر سەربازی تێدا بێ لە جاتی بڵێ ڕابیە دەڵێ ڕەبیە دەڵێ ئەوە ڕەبایی لێ ئەوە وشەی چێ لە شوێنی بڵندە شوێنە بڵندەکان بۆیە خدا دەفەرمێ ڕەبوە و ڕابیە هەر لەوەیە جارێکی تر حتا فرعونش ئەوە دەزانێ يعني بە موسا دەڵێ ئەلەم نوڕەبیکە فینا وەلیدە تۆ بچکۆلە بووی لە ماڵی ئێمە تەربیەتمان دای وەلەبیثتە فینا من عمورکە سنین ئەمە قسەیەکی ڕاستە یعنی پرۆسەی پەروەردە ساڵانێکی دەوێ شتێک نییە بە زوویی بە کاتێکی زۆر کەم بڵێ ئەوە کۆتایی پێدی و تاوا بێ هەر ئەمەیە جارێکی دیکە لە قورئاندا گە تەماشایکەی ئێمە دوعاکەین بۆ دایک و باوکمان خدا دەفەرمێ دەبارەی دایک و باوکەوە کەما ڕەبەیانی سەغیرە کەما ڕەبەیانی سەغیرە ئەوان منیان پەروەردە کرد کاتێک کە من منداڵ بووم هەموو ئەمە لە ڕاستیدا کۆی دەکەینەوە پێمان دەڵێ پرۆسەی پەروەردە چی دەرچوو لە ڕوانگەی زاراوە قورئانێکەوە زیادکردن و بەرەو بڵند چوون کەواتە پرۆسەی پەروەردە بە تعریف و بە پێناسەی قورئانی بریتیە لە پرۆسەی گواستنەوەی مرۆڤ لە پرۆسەی گواستنەوەی ئینسانەکان لە پرۆسەی گواستنەوەی مناڵەکان بە شێوازێکی ئامانجدار و بە شێوازێکی ئامانجدار و بە شێوازێکی ڕێکخراو بەرەو زیادکردنی زانست بەرەو بەڵندکردنی پلێگەی ئینسان بس مامۆستا بەڕست سەبارەت ئەف قەرینە جەنابێتە بەحث کردی ناوبەرە پەروەردێ تربیە و ناوبەرە ڕەب و ڕەبوە و ئەوان مستەڵەحاتی تەت قورئاندا بەحث کرین ئەگەر جەنابێتە بشێ یعنی پتر ئەوێ قەرینەی وازح بکەی بۆ بینەرین بەڕست کە چ پەیوەندی و چ گرێدان پێک هەیە ڕەبوە و پەروەردەیان و تربیە ڕاستە گوتمان وەیوربی یعنی زیاد دەکات ڕەبوە یعنی بڵند کەواتە زیادکردنی معلومات سوودی نییە ئەگەر بڵندمان نەکات بڵێ کەواتە بۆیە دەڵێن پرۆسەی پەروەردە لە وڵاتی ئێمە هەموو ساڵێک معلومات دەدا زیاد دەکا معلومات بەس دەبینی لە ڕووی پەروەردەوە لە ڕووی فێرکردنەوە معلومات زیاد دەکا کتێب زیاد دەکا بەس لە ڕووی پەروەردەوە ئەم ئینسانە زیادی نەکردووە بەڵند نەبوو ڕەفتارەکان و گفتارەکانی جوانتر نەبوو کەواتە پرۆسەکە کەم تەرخەمی تێدایە یا پرۆسەکە چۆن دەڵێ ناتەواوی تێدایە بۆیە گوتم دەستەواژەکانی یعنی خدا کە بەخۆی دەفەرمێ ڕەب خدا علممان دەداتێ خدا کتێبی خۆی بۆ ناردوین بۆ ئەوەی ئێمە لەو کتێبە شتی زیاد فێر بین تا بەرەو بڵندی بڕۆین کەواتە زاراوە قورئانیەکان لە وشەی یوربی ڕەبوە ڕابیە ڕەبەیانی هەموو ئەمە چ دەڵێ زیادکردن و بڵند بوون بۆیە ئەگە بە قورئان پێناسەی بەڵام پەیوەندیەکەی لەگەڵ تربیە چییە مەبەستم ئەوەیە مەبەستەکە ئەوەیە کە وشەی تربیە وشەی پەروەردە لە ڕوانگەی قورئانەوە ینی زیادکردن بەرەو بڵند بوون ئەو پەیوەندیەکەیە یعنی دەبێت پرۆسەی پەروەردە چ لە ئێمە بکە زیاد معلوماتمان زیادکە زانیاریمان زیادکە و بەو مەرجەی بەرەو بڵندیمان بڵ
دەسێتت خوش مامۆستای بەڕێز وەک هەرجار مدوێتن ئەم چینەت ناوا شار و شارۆچکên کوردستانیژی و گوێبیستی ڕاوسەرنجێن بەڕێزên مەژی بین کەوان چ گوتیە سەبارەتە پرسیارە هەفکارên me ئاراستەیوان کردی ئایا تو digel tund û tîjiyê dayî bihête bikarînan et nava qutabxanê da û digel qutabiya bifermûn bi apêk ve guhê xwe bideyne serincên wan بەڕێز. بەڕای من توندی تیژی یەکێکە لە کارە هەرە ناشیاوەکان بەرامبەر بە قوتابی بکرێت قوتابی لە ناحیەی پەروەردە دەبی مامۆستا بەهێمنی لەگەڵی بکە ئەگەر بێت و مامۆستا بە زەبر و زەنگ لەگەری بکە بەدار و بە شەق و بە قسە ئەو منداڵە ترسی دەکەوێتە قالبی وەی لێ دێت هیچ بێتەوە مارەژ هیچ سعیەشی نەکەیان دەرز نەخوێنێت لە ترسی ئەو مامۆستایە کە دەستاش پۆلەکەش بەیبی ئەو وەختی کە لە دەرسەکان دانراوە بە هیچ کاتێک یعنی حەز ناکا بستە ژووری لە دەرسخینی لە کاتی دەرسخیندنە پێم باش نییە لە سیستەمی پەروەردە توندوتیژی بەکار بێت چونکە توندوتیژی هیچ ئامانجێکی نییە لازمە مەقسەد کە تەڵەبەیەک دێت لە ماڵەوە دەرسێکی یا خراپیان غەڵەتش دەکە دەبینی ئەو تەلەبە وەزعی تاوا نییە جێگیر نییە مامۆستاژ یەکسەر ئەو توندوتیژی لەگە بەکاربێنێ ئەو تەلەبە تەبعاً خراپتر دەبێت ینی زیاتر تووشی سەتمەی دەبێت زیاتر مشکلەی دێتە پێش چار ئەوەیە ینی مەنیسبەت مامۆستا تەبعاً مامۆستا کە پێی دێن مامۆستا لازمە کەسێکی مامۆستای بەڕەسمی بێ تێگەیشتوی بێ بزانێت چۆن ئایا ئەو زەلامە چۆن دێتە سەخەتێکی هێور بێتەوە ئەجا باشترین حەل ئەوەیە ئیلان بە قسە و بە خۆشی ینی ئەو تەلەبەی بکاتات لە ڕێبەیەکی زۆر چاک بووی ئەو تەلەبە لە مستەقبەل کە گەورە بوو فێر بوو مامۆستا ئەویش بتوانێت ینی تەعامل لەگەر ئەو جیرەیەکە بکات ناوەڵڵا پێم باش نییە بەس وەڵڵا یا تەعەدەچیش ئەگەر ترس نەبی ینی تەڵەبە بەڕاستی زۆر احتیمام بە دەرسەکەی ناداتن بەڕاستی بەتاکیید باش نییە ینی لێدان و زمانی زبر بەڕاستی زۆر سەشی ناشیاوە بەس هاتە عەدەچیش ینی زمانی زبر نابک وەکو ترسی هەبێ تەڵەبە باشترە لەوەی کە ترسی نەبێ بەڕاستی هاوڕێ بن برادەر بن ینی خۆشەویستیان لە بینی هەبی زۆر باشتر لەوەی کە ترسی هەبێ بەس ئەگەر بێتەوە بە ناوی برادەراتی و بە ناوی دۆستاتی ئەوە لەگە یەک بن زۆر باشتر لەوەی کە ترس و زمانی زبرش بەکاربێنن ئەکید قوتابی هەکە چۆ مەدرسێ لازمە بێتە پەروەردەکردن سەر ئەخلاقێکی باش نسبەت مامۆستای ئەن هیچ گەل هەندێنینێک و مامۆستا توندوتیژێت گەل قوتابی بکاربێن چونکە قوتابی چ لە مەدرسە تشتێکی باش فێر بیتن نە توندوتیژی ئەمە وەخت خۆکە قوتابی بووین ساری نۆتەکان هەتا 2000ەکان تا پاش 2000ەکان یعنی احترام هەبوو تەڵەبە لە مامۆستای ترسان نا بەمانای خەوف ترسان بەمانای ئەوەی کە بخینە کە فێرە علم بە کە فێرە معریفەت بە بەڵام ئێستا هەست دەکەم یعنی مامۆستا لە تەڵەبەش دەدا لە تەڵەبەش دەدا تەڵەبە ناخینی تەڵەبە هیچ ئێستا ئیحتیمام بە خوێندن نادا ئیحتیمام بە دیڕاسەی نادا سیستەم دواکەوتووە ئێستا بەڵام پێم باشە وەکو تەئدیب بەکار بێ وەکو تەئدیب بەکار بێت چونکە ئەو قوتابی دەستە مەکتەبێ لەو قەیرانە و لەو وەزع ناخۆشەی ساڵێکی ینی بەهادەر دەڕوا لەبەر ئەوەی کەس زەختی لێ ناکە ئەمن پێم باشە زەختی مامۆستای لەسەر تەڵەبەی هەبی لەبەر ئەوەی فێرە علم بی و فێرە زانست بی و بخینی مامۆستا و قوتابی هەواڵێتێک بن بەری کووە بە قوتابی بیتە بە مامۆستا بیتن دوورش بکارینانا بنەمایان توندوتیژیە لێدانێ لە حیتانێ پشتگوێ خستنێ یانژێک هەر ڕەنگێکی ئاخنەکانە جان بێتە گوتن چونکی قوتابی شەنگستێ بنیاتێ جوواکێکە و باشە ڕۆژە ملەتێکی سەردێتە ئاواکردن لەوە پچ ڕەنگە ڕەوانینە مامۆستا هەر ڕەنگێکی بیتن ناوی توندوتیژیە یان ئاخنەکە زەوەرە دیال قوتابی کار بینیتن بەلکی دیا بیتن هەمی ڕەنگە هەفکار و هاریکاری وی زاروی بیتن دا کل پاشا روژه اف بشکوژا نوابوی بیتا گولا کاگش به ملت ما روم ببین بله بینرین ڕێزدار زۆر سپاس بوان بە ڕێزانە کە ڕاو سەرنجین خۆ ئاراستەی مەکرین و ساخ و سەلامەت بن ئینشاءڵڵا سەبارەت ئەف پرسیارە هاتیە ئاراستەکردن بوان بە ڕێزانە کە ئایا تو digel lêdan û tundûtîjiyê et nava qutabxanê da me jî heman tewar heye dêşên mamostayî birêj jî axiftina xwe sebaret vê çendê hebî tu bikeyne tewar digel mamostay ay mamosta ev lêdan û êşandina qutabî nava qutabxanê da ke zûr car et hête bîstin yan kundek carat hête dîtin jî rûyê emelî ji ve em bînîn aya mamosta ev çend hûkareke bû fêrbîna qutabî nava qutabxanê da eger cenabê te digel lêdanê nebît aya bedîlê wê çi ye em çi bikên baş e مەسئلەی لێدان لە هەموو ساڵێک چەند حاڵەتێک یان بێتە دیاردە هەندێک جار دووبارە و چەند بارە دەبێتەوە
بەس دەبێ ئەوەش بزانین جارێکی دیکە لە ڕوانگەی قورئانەوە ئێمە قسە دەکەین بە هیچ شێوازێک لێدان نابێتە مای فێرکردن ئەگەر چی لە سەردەمانێکی ڕابردوو بەکارهێنراوە دەرئەنجامێکی باشی هەبووە ئەوە ئەخفتنەوە خەلکێکیە ناتوانین بڵێن دەرەنجامی باشی هەبووە دەرەنجامە باشەکە کامەیە ئاستی خوندنی لویدەمی بەرزتر بوومەوە آخر ئەوە مەسەلەکەی ینی ئاستی خوێندن چوو وەختێک بەرز بووە ناتوانانی بڵێ بەرز بووە لە ڕاستیدا ینی بۆچی لەبەر ئەوەی کە ینی ئێستا کەش ئاستی خوێندن لە ئەوروپا لە پێشی ئێمەیە ئەی بۆچی لێدانیش بەکار ناهێنن لە ئێمە باشترن وانە ڕاستەوەجی پرسیارێ هەمان دەمدا ناوە عێراقیدا کوردستان بەشێک بوو لوی دەمیکە یەک ئەو هەبوو سیستەمی خواندنی هەبوو ئەگەر کەسێک تا شەشێ سەرەتایی خوان بە و وێگافکی کەسێک ڕەنگە خەریجی کولیژی بیت بەڵام ئەو مستەوە نەبیتنەوەی سەرزانی چۆن من ئەو سەردەمەم دیوە من سەردەمی لێدانەکەم دیوە بەس ئەوە هۆکاری پێشکەوتنەکەمان نەبوو لە خوێندنە منهەجەکە کەم بوو کتێبەکە کەم بوو لە ئەنجامدا تێیدا سەر دەکەوتین منهەج ئێستا فراوان بووە گەورە بووە لە هۆکاری ئەگەر پرۆسی پەروەردە دواکەوت بێ ئەوەیە کە منهەجەکە تێک چووە منهەجەکە فراوان بووە حەشویەکی زۆری تێدا پەیوەندی پلێدان و ئێشاندنی نەبووە ئێستا جارێکی دی بۆیە دەڵێم ئەگەر لێدان چارەسەر بێ ئەوروپاش بەکاری دەهێنە بەس ئەو ئێستا ئێمە هەرچی داهێنراو هەیە هەرچی ئێمە بەکاری دێنین چێ دروستی دەکا ئەوروپا و ئەمریکا دروستی دەکە ئایا ئەوان لە قوتابی و لە خوێندکار دەدەن نەخێر لێ نادەن کەواتێمە حەقمان بەو بوارە نەبێ حەقمان بەلایەنی ئاینەوە هەبێ لە ڕووی ئاینی لەوەی یەکێک پێت بڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر فەرموویەتی بۆشتی باش دەکرێت لە منداڵ بدەیت دەڵێ چۆن وا دەڵێ پێغەمبەر فەرموویەتی لە منداڵەکانتان بدەن بۆ ئەوەی نوێش بکەن لە ساڵیەوە دەڵێ پێغەمبەر فەرموویەتی مڕوا ئەولادەکم بالصلاة وهم أبناء 7 واضربوهم عليها وهم أبناء 10 بە کوردی دەڵێن پێغەمبەر فەرموویەتی بە منداڵەکانتان لە 7 ساڵی بڵێن نوێش بکەن کردی نەیکرد گەشتە 10 ساڵ لێیاندن من پێغەمبەرم زۆر خۆش دەوێ منداڵێک ئەگەر لی بدەم دەڵێ بۆ لێم دەدەی دەڵێم نوێش بکە دەڵێ بۆچی لێم دەدەی دەڵێم پێغەمبەر گوتی لی بدە ئەو ڕقی لە من و پێغەمبەرش دەبێ ئایا ڕەحمەتەن للعالەمین وا دەڵێ ئەمە معنای لە ڕووی مەتنەوە لە ڕووی سەنەدەوە من نازانم ئەچم بۆ لای سێ مامۆستا دکتۆرا لە علومی حەدیث پێم گوتون ئێوە عالیمن لەم قسەیە وەرن ئەم حەدیسم بۆشی بکەنەوە بزانم لە ڕووی سەنەدەوە ئەم حەدیسە ڕاستە سێ مامۆستای لە ڕووی مەتنەوە گەشتی قەنەعەت کە شتەکە دێم ئێستا مەتنیش باز دەکەم بڵێ لە ڕووی سەنەدەوە گوتم ئێوە بۆم باسکەن ئێوە ناڵن ئێمە دکتۆرامان هەیە لە علومی حەدیث دەڵێ بڵێ دەوتم من مەمنونتانم بەرنامەم هەیە ئەم حەدیسم بۆشی بکەنەوە بڵێ گوتیان ئەم حەدیسە سێ مام وتم ناوتان بڵێم گوتیان ناومان مەڵێ جا خەڵک هەیە علمی پێ دەترسێ بڵێ من ناترسم گوتم ئێوە پێم بڵندەی گوتیان ئەمە 15 تا 17 ڕیوایەتی جیاوازی هەیە ئەم حەدیسە کەواتە چت گەینیت و گوتی ئەم حەدیسە لە هەر 15 هەتا 17 ڕیوایەت هەمووشی ضعیف هەمووشی ضعیف وگوتم مەمنون ئەو ئیشی ئێوە تەواو ئیشی خۆم دەست پێ دەکەم ئیشی خۆم دەست پێ دەکات دەبێت ئەگەر ئەمە فەرموو دەبێت لە منداڵ بدەی بۆ نوێش دەبێت لەگەڵ قورئان یەک بێ بزانین خوددا لە قورئان دەڵێ دایکان باوکان منداڵی خۆتان فێری نوێش بکەن بەڵێ وا دەڵێ وأمر أهلك خوددا دەفەرمێ وأمر أهلك بالصلاة کەواتە ئەو بەشەی یەکەمی کە بفەرموێ مناڵەکانتان پێیان بڵێن نوێش بکەن ڕاستە لەگەڵ قورئان دەگوێن مروا أولادكم بالصلاة باشە بەشی دووەمەکەی ئەڵێ وەضریبوهم عليها وهم أبناء 10 لێیان بدەن ناگونجێ بۆ چونکە خوددا فەرمووی وأمر أهلك بالصلاة ئایا فەرمووی وەضریبوهم عليها فەرمووی واصطبر عليها سەبر و ئارامگریتان هەبێ کاتێکە بە منداڵ دەڵێن نوێش بکە ئەگە نەیکرد چ بکەیت نەیکرد یعنی هەتا مردن هەر قسەی خۆش و هەر بە قسەی خۆش اینجا واصطبر عليها یعنی چی بۆ خوددا نەیفەرمی واصبر عليها هەموو دەڵێن زانایانی تەفسیر دەڵێن زیادە لە مەبنا زیادە لە معنایە یعنی ئەگەر حرفێک لە وشەیەک زیادی کرد کەواتە ماناکەش دەگۆڕێ بیوتای واصبر عليها یعنی ئارام بگرن بەس کە خوددا فەرمووی بە منداڵتان بە منداڵەکانتان بڵێن نوێش بکە واصطبر عليها بە تەکەلفەوە ئەگە نەیان کرد کەواتە واصطبر یعنی چی لە منەکەڵێ احتمل دون شەکوە یعنی تحملی بکە کە نەیکرد تحملی بکە هیچ شەکوا و گازاندە و گلەی مەکە مەیکە بەهرە تحملی بکە و هەر بەردەوام بە لەگەڵی بە مانایەکی تر خوددا ناوی چییە خوددا ناوی الصبور خوددا ناوی الصبور صبور یعنی چی خوددا ناوی الصبورە یعنی نەک صابر صبور بە معنای چیە زانایان دەڵێن الذي لا يعجل بالعقوبة يعني الصبور ئەوە ماناکەیەتی کە خوددا بۆیە ناوی صبورە سزای خەڵک نادا خۆ بەم ڕۆژگارە خەڵک دەبینی چ دەکە
خدا ڕووی کەسی ڕەش نەکردو خدا سزای کەسی نەداوە کەواتە تەحملیان دەکا بۆ قیامەت کەواتە لێرە بۆمان دەرەکەوێت لە ڕووی قورئانەوە مناڵانتان فێری نوێشکەن پاشە بەڵام نەیان کرد لەگەڵی بەردەوام بن و هەر بەردەوام بن و هەر بە قسەی خۆش و هەر بە قسەی خۆش بەێ کەواتە لێدان بۆ نوێش کەس نەڵێ هەیە بەڵام مامۆستاگەر ئەو فەرمودەیە جێگای ئیشکال بیتن دەیان فەرمودەی تریشەیە پاڵپشتی ئەو ڕیواتە دەکەتن نابێت چونکە بۆنمونە جیاوازی لە بینی نوێشکەر و نوێشنەکەر تەنیا کوفرە یانکو بە نوێژەوە دەزانیەوە ئیماندارە یان ئیماندار نییە چەندین ڕیوات هەیە کە پاڵپشتی ئەمە دەکات هەموو ئەمە جایە ئەو حەقمان نییە بەسمان لە لێدانە ئێمە بەسمان لە لێدانە ینی ئەم لێدانە چونکە ئەگەر لە 10 ساڵی نەیکرد ئەگەر ڕاست بێت لێ بدەیت ئەگەر لە 15 نەیکرد هەر لێ دەدەیت ئەگەر لە 20 ساڵ نەیکرد هەر لێ دەدەیت بەپێی ئەگەر لە 30 نەیکرد بەپێی ڕیواتەکان لە ئیسلام دەردەچیت بەبستم ئەوەیە حەقمان بەوە نییە ئەوە ئیشی ئێمە نییە ئیشمان ئمە باسی پرۆسی پەروەردەیە بەمانەوەی باسی یەک فەرموودە بکەین باسی یەک فەرموود بۆی سەری مۆزوعەکەمان لێ ئەڕوا دوای یەک فەرموودە هەیە دەڵێ بەناو فەرموودە نییە ئەم فەرموودەی کە پێی دەڵێن فەرموودە منداڵانتان فێری نوێشکەن لە 7 ساڵی لە 10 ساڵی لێیاندەن سێ مامۆستای علومی حەدیث پێی گوتم 15 تا 17 ڕیوایەتی زەعیفی هەیە و ئیشی پێ ناکرێت گوتم باش لە ڕووی مەتنەوە لە ڕووی ماناکەیەوە ماناکەی پێچوانی قورئان دەرچوو کەواتە یەک ناگرێتەوە ئێمە خدا ئەفەرمێ سەبرتان هەبێ ئارامتان هەبێ واتە مامۆستا نەڵێ لێدان هەیە نالێدان نییە ئەبێ ئەویش سەبری هەبێ ئارامی هەبێ لەگەڵ قوتابیەکەی لەگەڵ خوێندکار فێرخوازەکەیدا هەتاوەکو فێری دەکە پێغەمبەر نابێ قسەی پێچەوانەی یەکتر بێ فەرمودەی صحیحی پێغەمبەر هەیە فەرمێ إن الله يعطي على الرفق ما لا يعطي على العنف دەڵێ ئەوەی پێتان دەکرێ و ئەو ئەنجامە باشەی بە نەرمونیانی دەستان دەکەوێت لە هەر شتێک قەت بە توندوتیژی دەستان ناکەوێت ئەوە قسەی پێغەمبەرە ئەوە قسەی پێغەمبەرە ئەوە لەگەڵ قورئاندا ڕێک دەکەوێتەوە زۆر ڕاستە ئەنەسی کوڕی مالیک منداڵ بووە دەڵێ 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەرا بووم دایکم دایناوتی پێغەمبەر هەر کارێکی بوو لە خزمەتی بە بۆی بکە 10 ساڵ ئەڵێ قسەیەکی توندی پێ نەگوتم 10 ساڵ ئەڵێ بە حەیاتی لێی نەدا خۆگەل لێدان هەبووە جارێک مخالفەی ئەکرد ئەم منداڵە ئەوە نەبێ بڵێ عاقڵ بووە منداڵ هەر مخالفە و سەرپێچی دەکا کاتە دەڵێ من لێدانم نەدیەوە لای پێغەمبەر درودی خوای لەسەر جارێکی تر بۆ نوێژ عیبادەتە عیبادەت یعنی چی ئەو پەڕی تەسلیم بوون بە خوددا بە ئەو پەڕی خۆشویستنی خوددا تەتەوع و خوڕاییش ئێدێ باشە تۆ ئەگەر لە من بدەیت و من منداڵ بگریە بۆ دەگری وڵات بێ نوێشکمەوە چۆن دەبێت نابێ جا نقطەیەکی تر دەڵێن کەی واجبە لەسەر ئینسان نوێژ بکە بێ بگاتە بلوغ یخۆبا بە 10 ساڵی بلوغ نییە چۆن تۆ لێی دەدی بۆ نمونە لە هەمووی مهمتر چەند فەرمودەت هەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرموویەتی لە حەیوان مەدەن لە جۆ درێژەکەتان مەدەن لە ئەسپەکەتان مەدەن مافی هەیە ئەسپەکەتان جۆ درێژەکەتان مافی هەیە نابێت لێی دەی نابێت چۆن دەڵێ عەزیەتی بدەی بەڵێ خێرە بێ منداڵ لێ بدرێ کەواتە مەبەستمەوە بوو مامۆستای قوتابخانە بزانێ بڵێ ئەوە فەرمودە نییە و ئەوە ڕاست نییە کە پێغەمبەر فەرموویەتی لە منداڵ بدەن کەواتە ئێمە سەبرمان هەبێ تەحەمبولمان هەبێ لەگەڵ قوتابی و خوێندکار دەستێتت خوش مامۆستای بەڕێز پشتی ناوبڕەکە کورت و دەهینە خزمەتە وێن بەڕێز بۆ پتر درێژە بێدانا وی تەوەرەی و وێ مژاری بله بینەرین خوشتەوی دووبارە سەڵاف وەبن گەلوەدای نەبوو پتر درێژە پێدانا وێ خەلەکیل دۆر مژارە ئاین و پڕوسا پەروەردێ مامۆستای بەڕێز پێشی ناوبڕێ مەبەحساوی چەندێک کرد کە ئایا قورئانە پیرۆز چەوە ئاماژەدایە وێ چەندێ و هەروسا مەبەحسی لێدان و ئێشانە قوتابی کرد ناوا پڕوسە خوێندنێدا کە جەنابێتە شێوەیەکی گشتی ڕەفزاوی چەندێک کرد کە لێدان و ئێشاندن هیچ چارەسەر نییە بەلکو بەدیلە دیکەژی هەنە هەر سەبارەت وێ چەندی مامۆستا مەدوێ بزانین ئەم وەک گەلەی کورد مە زانا و عارف و کەسێن لێهاتی دێرین مەهەنەت ناوا دیروکە خودا مەدوێ بزانین مامۆستاوان چەند سەنگاندنێک بوو وی چەمکێ پڕوسە خوێندنێ بووە و چاوە بەحس کردە پرۆسەی خوێندن چۆن دەڵێ دەستی پێ کردووە بە شێوازێک لە شێوازەکان لە مزگەوتەوە دوای چۆتە ژووری فەقیه و دوای بەو شێوازە گەشتۆتە قوتابخانە بەێ یعنی وەکو دەڵێن لە 1869 مەدحەت پاشا قوتابخانەی لە عێراقا دروست کردووە دوایەوە بەرەبەرە این دوای عوسمانیەکان ڕۆیشتون ئینگلیزەکان هاتوون قوتابخانیان کردوەوە دیتا گەشتۆتە ئەمڕۆ بەڵام بەری عوسمانی ئەوانە پشتە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیش
زانای کورد مێژونوسی کورد ئیبن و خەلەکانی خۆمان بەێ ئیبن و خەلەکانی خەڵکی خەلەکانی نزیکی نێوان هەولێر و سلێمانی ئیبن و خەلەکان لە 1282 میلادی وەفاتی کردووە 1282 یعنی نزیکەی بەری 750 ساڵ لەمەوە بەر وەفاتی کردووە بەێ دەڵێ لە سەردەمی من قوتابخانە بەمانە جوانەکەی یا بەمانە چۆن دەڵێ شێوازە مۆدێرنەکەی ئەو کات هاتۆتە دروستکردن لە سەردەمی نظام الملک و ئەوانەیە ئەو کات قوتابخانە دەستی پێ کردووە لەم ناوچەی ئێمەدا بە شێوازێک لە شێوازەکان کە بناغەی ئەم قوتابخانەیە کە ئێستاکە ئێمە هەمانە ئەوە یەک دوو هەتاگەینە نزیکی 150 ساڵ لەمەوە بەریش بزانین 150 ساڵ لەمەوە بە ڕەخنەی زانای کورد عارفی کورد مەلای کورد چی بووە لەو شێوازە خوێندنە بزانین ئێستاش وایە یا پێش کەوتوینە مەلاخدری نالی بە ڕەحمەت بێ ئەو دەوروبەری 1870 تقریبان وفاتی کردووە یعنی نزیکەی بەری 150 ساڵ لەمەوە بەر 160 ساڵ لەمەوە بەر وفاتی کردووە نالی بە ڕەحمەت بێ نالی دەربارەی مەدرسە لە دێڕێک شعر دەڵێ بەیتێکی شعری نالی دەڵێ مەدرسە مەحبەسەیە مەبحەثەی وەسوەسەیە چاکی یان با بڵێ چۆن دەڵێ کەسی تێدایە ئەمە خۆش و خورسەندی نییە ینی بە زمانی ئەم سەردەمە یعنی چی دەڵێ ئەم مەدرسەی ئێمە ناومان ناوە مەدرسە لە سەمان باسی زمانی خۆی دەکە بەری 150 ساڵێک دەڵێ ئەمە ئێمە ناومان ناوە مەدرسە ئێستا ئەم مەدرسەیە مەحبەسەیە وەک بڵێ شوێنی حەبس بێ یعنی لە ڕووی سلبیەوە باسی لە ڕووی سلبیەوە دەڵێ یعنی شوێنێکی خۆش نییە شوێنێکی خۆش نییە قوتابی دڵی پێخۆشکات هەست بکات لە شوێنێکی خۆشە هەستەکەی مەحبەسەیە جا من هەموو جا دەڵێم ئێمە لە سۆرانی وا دەڵێن ڕەنگە لە بادینی جوابێ ینی دەچوین بۆ مەکتەب دایکمان دەیگوت کەی بەردەبن وانە یا لە قوتابخانە دەردەچوون دەیگوت ها چ بوون مەگوت بەربووین بەربووین بەردەبین یعنی خۆ عادەتن ئەو کورد بۆ سجن بۆ بەندیخانە بەکاری لە فڵانە کەس لە بەندیخانە بەربوو یا بەردەبێ ئمە لە قوتابخانەش کە دەردەچوین دەیانگوت چ بووم وڵا بەربووین یا کەی بەردەبن نیان دەگوت کەی دێنەوە ڕاست کەواتە نالی بەری 150 ساڵ لەمەوە بەرچ دەڵێ مەدرسە مەحبەسەیە ئەی چ تێدا دەخوێنرێ منهج گلەی لە منهج دەکە ئەمجا کەواتە لە ڕووی شکڵ و لە ڕووی بیناوە حەزی لە مەدرسەی ئەو کاتنە وەکو مەحبەسەوە بۆ چارچوبێکی دیواری بەرزە دەڵێن من ئەوروپام نەدیوە زۆر دەڵێن وڵاتانی ئەوروپی یعنی پەرژینی گەورە و سیاجی گەورە لە دەوری مەکتەب نییە ئەوەندە مەکتەب خۆشە حەز ناکە قوتابی بڕوە لای ئێمەش دیوارەکان دەبێ بڵندکەی لەسەر دیوار باز نەدا نەڕوە ڕانەکە کەنوم مەدرسە مەحبەسێ باشە دەڵێ مەبحەسەی وەسوەسەیە ئەی چی تێدا دەخوێنرێ دەڵێ علمێکی تێدا دەخوێنرێ علمەکەی تۆ ناگەینێتە یەقین و گومان دروست دەکە شک و گومان دروست دەکە یعنی چۆن دەرسێک پێت دەڵێ ئەو شتە وایە دەرسەکەی دی دەڵێ وانە مێژوو دەخوێنی قسەیە دەکات لە جوگرافیا پەشیمان دەبێتەوە بۆیە دەڵێن حەزارەت و شارستانیت بۆ لە شەرقا نەماوە دەڵێن تەراکومی نییە دەرسەکانمان دەرسی یەکەم مامۆستا و منهجەکە قسەیەک دەکە دەرسی دۆم مامۆستایەک ئینگلیزی دێ قسەیەکی دی دەکە لە فیزیا مامۆستا قسەیەکی دی دەکە لە کیمیا قسەیەکی دی دەکە مامۆستای ئاین دێ قسەیەکی دی دەکە حاڵەتێکی نەسروشتیش یعنی ئەمان دەمدە هەر بوارێک خوب پێ منهجەکە تەکاملی نییە منهجەکە یەکتر تەواو ناکە منهجەکە ئەو نییە منهجەکە یەکتر تەواوکە یەک منهج ئەویتی دەسڕێتەوە تەنسیق لەگەلێک بۆیە دەڵێن یعنی منهج ئەوەیە قوتابی خوێندکار لە دوای 5 دەرس 6 دەرس هاتە دەر لە مەکتەب لە قوتابخانە یەکسەر هەست بکات دەرسەکان یەکتریان تەواو کردووە لای ئێمە جیاوازی هەیە لە نێوان دەرسەکاندا جیاوازیە لە نێوان دەرسەکاندا بۆیە دەڵێ مەبحەسە یعنی وەکوت بڵێ شوێنێکی بەحث و دیراسە بێ بەڵام قوتابخانە بۆتە مەحبەسەی وەسوەسە یعنی علمەکان یەکتر دەشکێننەوە علمەکان پشتگیری یەکتر ناکەن لەوەدا ئێمە ئینسانی باشی تێدا نییە با دەڵێ کەسی تێدایە ئەمما ئەوانی لە ناوین و قوتابی و فێرخوازن کەسی باشن بەڵام کە کەسی باشن مشکلەکە چییە خۆش و خورسەندی نییە ئەوەی کە قوتابی و فێرکارە فێرخوازە لە ناو ئەو قوتابخانەیە خۆش و خورسەندی نییە یعنی دڵی خۆش نییە بۆ خوێندن دڵی خۆش نییە بۆ خوێندنە دڵخۆش نییە بەو خوێندنەی کە دەیخوێنێ ئەمە بەری 150 ساڵە ئێستش وایە ئەو قوتابێت دەڵێت داوا بدەم چ دەکەم تەعین دەبم ناتەعین نابم ئەی پیشە هەیە نە ئەی هەلی کار هەیە نە ئەی ئەم فیزیا من بۆچی دەخوێنم خۆی نازانێ بۆچی دەخوێنێ لەبەرچی پێویستە فیزیا بخوێنێ بۆ دەبێت کیمیا بخوێنێ بۆ دەبێت ینی ئەو دەرسانە بخوێنێ کاتە دەبێت ئەم منهجانە هەمووی والێ بکرێ بەنوع دەستکاری بکرێ بەنوع دەستکاری بکرێ خەڵک بچێ بۆ سناعە خەڵک بچێ بۆ تیجارە خەڵک بچێ بۆ چۆن دەڵێ گەشتیاری خەڵک بچێت بۆ هەر قوتابخانە پسپۆڕەکان
هەندێکش دەچێت بۆ چۆن دەڵێ کۆلێجە بڵندەکان بە نێوعێکی لێ بکرێ قوتابی و فێرخواز زۆر دڵی خۆش بێ لەبەر ئەوە زانای شاعرێکی ترمانەیە بەڕەچەڵە کورد ئەحمەد شەوقی ئەحمەد شەوقی میسر پێی دەڵێن ئەمیری شوعرا ینی میری شاعران بەڵام باوکی خەڵکی سلێمانیە کە ترکەوتۆتە میسرەوە و لە 1932 وەفاتی کردووە بە مامۆستایان دەڵێ دڵتان خۆش بێ بە پیشە منش دەڵێم لە ڕووی مادیەوە حکوومەت پێویستە موچەی مامۆستا چاکە ئەوە ئیشی حکومەتە من بەشە معنەوەکەی دەڵێم لە ڕووی ئاینەوە ئەحمەدی شەوقی دەڵێ قم للمعلمی وفیه التبجیلا یعنی هەستە لە بەردەمی مامۆستا ڕێزێکی زۆر لە مامۆستا بگرە کاد المعلم أن يكون رسولا خەریکە بڵێ معلم وەک ڕسوولە وەک پێغەمبەرانە چونکە پیشەی ئەوان دەکەن مامۆستا بەڵام دیروکە کوردیدا جانابێتە ڤێگافکێ بەحسی ڕووی ئیجابیت کە هەلسەنگاندنەوەن بۆ پەروەردێ بەڵام هەمان دەمدا مامۆستا تێگەیەکی دیژی هەیە کە لە سەردەمێکی لە سەردەمات گوتێ ئەوە زانستی ئیبلیسیە شەیطانیە نەخوێنن یانکو تەشجیع خەڵکێکت کرد کە نەچن بخوێنن ئەگەر هەوە خوندن ببێتن هەر نە حوجرە و مزگەفتە بخوێنن ئەوە هەڵەیەکی گەورە بووە لە ئەڵلقەکانی پێشوو هەستمان کرد کە مەلای گەورەی کۆیە و کەسانی وەکو ئەو چۆن ئەو شتانیان ڕوون کردوێتەوە نەکوڕ کچی خۆی ناردۆتە قوتابخانە نەکوڕ کچی خۆی ناردۆتە قوتابخانە و زانست ئێکواتە ئێستا ئێمە هەمومان قوتابخانەمان هەیە و کۆلێجمان هەیە باسمان لە چییە باسمان لەوەیە کە ئەبێ بابەتەکان ئەو زانستەی تێدا بخوێنرێ کە خزمەت بە مرۆڤایەتی بکە ئێمە زانستەکانی قوتابخانەمان زانستێکی تیۆریە ینی قوتابی و خوێندکار چ دەڵێ ئەمە سوودی لە ژیانی ڕۆژانەماچێت بێ ئەو قوتابیە ئەو فێرخوازە فێری بکەین کە مەسەلەن خوێندنی بیرکاری سوودی چێ بووی ئەم هاوچێشەیە لەکوێ سوودی لێ ئەبینێ جا وڵاتانی یەکەم لە هەموو دنیا فنلەندایە وە ئمە بۆ سوود دە وڵاتانە وەرناگرین ئەوە ئیشی من نییە نامێ بچمە ناوەوە ئەمەوێ بڵێم زانای کورد نالی بەڕەحمەت بێ 150 ساڵ لەمە پێشوتێتی کارێ بکەن قوتابی و فێرخواز دڵی بە خوێندنەکەی خۆش بێ قوتابخانە زۆر خۆش بکەن حەز بکە نەڕواتەوە بەمانە دەوام بکەن بە یەک دەوام لە بەیانیەوە هەتا وەکو سەعات 3 با لەوێ بێ 2 دەوامی نەمێنێ 3 دەوامی نەمێنێ بیناکان خۆش بێ قوتابخانە خواردنی تێدا بێ قوتابخانە مامۆستا لەگەڵ قوتابیا پەیوەندی خۆش بێ مەحبەسە نەبێ منهەجەکە جوان بکرێ چاکتر بکرێ و باشتر بکرێ ئێستا گۆڕاوە باش بووە بەس باشتر بکرێ قسەکەمان لەوێ مامۆستا وێ ڕای بەشە مادیەکە دڵی خۆش بێ بەچی دڵی خۆش بێ بە پێگەی مامۆستایی کە جزئێکە و بەشێکە لە کاری پێغەمبەران باشودی خۆیان لەسەر دەستێتت خوش مامۆستای بەڕێز سەبارەت ئاخفتنین جانابێتە بەحسکرین سەر گرنگی و بەهایە فێربوون و فێرکردنی و تعلیمی و تربیە بەڵێ مەدوێتن بەشێ دوێ تەمام بکەین مامۆستا ڕاو سەرنجێن وان بەڕێزانە ئەت ناوا شار و شارۆچکین کوردستانی وانژی ڕەئیە خو سەبارەت وێ چەندێ دەربڕیە ئایا بەدیل و جێگرەوێ قوتان و لێدان و ئێشانێ چ تشتێتی ترە نێری ناتە بفەرمون پێگەبینێت بە نسعەت بکرێ باشترە بەڕای من بەلێدان نابێت چکە بەلێدان ئەو منداڵە وەکو عەرزی جەنابتانم کرد ترسێک دەکەوتە قاڵبی لە ناحیەی خوێندن کە ئەو منداڵە دێتەوە مارە ئەگە مامۆستا دوو قسەی خۆشی لەگە بکات بە نسعەت پێی بڵێ احتیمالی هەیە کتابەکەی بگرێ ماچکە مامۆستایەکەشی خۆش بێ لە هەمان کاتا بەزەگە بێت و مامۆستایەکە درسی بداتێ لێی بدا و قسەی پێ بێ قسەی نێشای ببرێ ئەو منداڵە ترسێکی دەکەوتە قاڵبی بەی بینەستە مەکتەبێش چەندەها منداڵ تەڵەبەمان دیدووە کە هاتووە مارە دەرێمە بابەیاندایە لە ترسی ئەو مامۆستایە من ناسمە مەکتەبێ بۆ مامۆستا ئەو هەم پێدەرێ ئەو هەم پێدەرێ بەخۆی لە بعد دیژی چ بەکار بێ باشە یعنی نەسیحەت هەیە قسەی خۆش هەیە زۆر تەڵەبە هەیە بە قسەی خۆش ینی بەس لەبەرەوەی مامۆستایەکان ڕویان خۆشە لەگە تەڵەبەکەی برادەرایەتی لەگە تەڵەبەکان خۆشە تا تەڵەبەکان خۆشیان دەوێت بەس لە بە خۆشەویستی مامۆستای دەرسەکەی دەخینن ئەوە بەدیلی لێدانەکە و دووتیژەکەیە دەتان مامۆستا دەتانی میسالەن برادەرایەتی دۆستایەتی مەحیبەت خۆشەویستی دروست بکات لە مابەینی خۆی و تەڵەبەکان کە مامۆستا دۆستایەتی مەحیبەتی دروست کرد لە بابەینی خۆی و تەڵەبەی ئیدی ئەو تەڵەبەیە تۆماتیشیان دەرس دەخینی لە بەرخاتری خۆشەویستی مامۆستایەکەی هەندێک جاران یعنی بەبیرم دێتەوە ئەو مامۆستا وای لێ کردومە یعنی ئێستاش بەبیرم دێتەوە عەقڵێک یعنی لە مێشکم دەستجینگێتەوە یعنی عەقڵم لێوە گرتووە بەڕاستی بەس ئێستا تەماشا دەکەی مامۆستا بەڕاستی نەعەقیل نییە مامۆستا تەماشا دەکەی لەلایەک نیموچێ هەیە لەلایەک پەروەردەی وەهانیە لەلایەک نەفت نییە لە ناو مەکتەبەکە لەلایەک پەنجەرە شکاوە ئیدی یعنی وەکو پەروەردە وەکو پێویست نییە بەڕاستی لە کوردستان بەڕاستی
سەردەمی ئەوڕۆ سەردەمەی زمانی قەدیم نەماوە ئینسان هەر بە لێدان و بەوە بڕواتن سەردەمی ئێستا تەکنۆلۆژیایە و ئەلکترۆنیاتە و پێشکەوتنە ئینسان چەندی زیاتر فێر بکرێت و دیراسەتی زیاتر بکرێت و لە لوغات و لە تێگەیاندنی بینی مامۆستا و قوتابی خۆشەویستی بینی قوتابی مامۆستا زیاتر پەرەپێدانی مەشی و منداڵە زیاتر ئەکات. ئەم گەلوێ چەندینەک و مامۆستا و گەل قوتابی وەکی هەواڵ بیتن دەبتە پرۆسێسە خوێندنیم سەرکەویتن چ تشت نینە بەرامبەر هەواڵ نییە گەل قوتابی ئەبەت تند و تیژی سەرکەتن نینە ئیلا هەواڵ بیتن دەگوهدار بیتن. بله بینرین خوشتوی دوباره سلاف وبن سپاسیاوان برزانت کن سبارت پرسیار هاتی آراسته کرن که آیا جیگر و بدیل لیدان و قطانی چه تشتی دیتره هر مجی همان حالت دامه کریه توره وی خلکی که جیبیستی اخفتنین مامستای برز جیبین که وی چرا و سرنچ هنه سبارت وی چندی مامستای برز پرسیار ما آراسته بینرین برز کری وانجی بوچونین خودر برین سبارت وی چندی آیا جنابته چه بوچونه که سبارت وی که آیا بدیل و جێگرەوەی لێدان و قوتان و تند و تیژیت ناو قوتابخانەیەدا چ تشتی دیترە؟ زۆر ڕاستە زۆر جار مامۆستایان دەڵێن ئەم قوتابیە ئەم خوێندکارە لێدان هەبوو ئێستا لێدان نەماوە ئەمیش نازانین چی لێ بکەین بەڵێ چۆنە بێ بابزانین یعنی ئێمە لە ڕووی ئاینی قسە بکەین پێشەوەی باسی ئەزمموی ئەوروپا و ئەمریکا بکەین لە ڕووی ئاینی سێرەکەی لە قورئاندا سزاکانیش پەروەردەین یعنی چۆن یعنی تو ئێستا سوێن بخۆ والله فلان شت سوێن بێ واکەم نتوانی جێبەجێکە سوێن دەکات خدا دەڵێ خدا بۆ ئەو شکاندنی سوێن دەکەی تۆ نەیگوت تۆ بڕۆن لیدەن فایدەی نییە ئەم سوێن شکاندنە خدا سزایەکی داناوە سزاکە خێری خەڵکی دیکەی تێدایە پێ دەڵێن سزای پەروەردەی یعنی ئەگە چۆن دەڵێ 100 لە تۆ بدەن سوودی نییە هیچ ئیسفادەی نییە سوودەکەی چی بوو سوودەکەی خدا دەفەرمێ ئەگە سوێن دەخوارد و سوێن دەکەت شکاند سێ ڕێگەت لە پێشە ئەگەر کۆی لەو عەبد هەیە بڕۆ ڕزگاریکە کەواتە شکاندنی سوێن دەکەیتەوە بەچی چارەسەر بوو بە خێرگەیاندن بە ئینسانێکی کۆی لە بڕۆ ڕزگاریکە یان ئەڵێ بڕۆ خواردنی جلوبەرگ یا خواردن وانە بۆ دەکەس پەیدا بکە ئەمە قازان جیان کرد ئەمە سزایەکی بۆ تۆ پستەکە پەروەردەی گەڕایەوە یان ئەڵێ ئەگەر هیچی نەبوو بڕۆ ڕۆژ بە ڕۆژووە ئێوە چی پەروەردەک لە ناوە ئەم پەروەردە لە ناوەکەت پێمان دەڵێ لێدان و قوتان و ئەوە نەبوو ئەم کەسە نقطەیەکی دی یەکێکی دی بە عەمدەن ڕۆژوو دەشکێنێ لە ڕەمەزان ئەمە دەبە بەپێی شەرع بێ و هەندێک کەس بێ بەپێی قسەی هەندێک کەس بێ دەبێ بڵێ لیدن کاکەوە بۆ ڕۆژوو دەشکێنی ئاینەن ڕێگە پێغەمبەر فەرمیەتی بڕۆ عەبدی ڕزگارکە یان بڕۆ 60 فەقیر تێر بکە 60 فەقیر خواردنیان بدەرێ نابوو بڕۆ 60 ڕۆژی متتالی ئەڵێ بە ڕۆژوو بە مەبەستم لە قورئان فێر دەبین سزاکانی ظهار و سوێن شکاندن و ڕۆژ و شکاندن ومانە هەمووی بوو بەچی بوو بە سزای پەروەردەی کەواتە بۆ پەروەردەی چ بەدیل هەیە مامۆستا کەواتە بێ بۆ پەروەردە بەدیلێکی عەمەلی و وەڵای من مامۆستا بم وا دەکەم بەڵێ وا دابنێ من مامۆستا تۆ مامۆستای بەڵێ ئێڵە من دەڵم تۆ ئەم ئیشانەی من دەڵم تۆ بیکە باش یەکەم ئەوەیە کە ئەم ئینسانە ئەگەر لە پۆلدا کارێکی کرد تەکلیفێکی دەکەین تەکلیفی بە ئیشێک دەکەین یعنی بڵین ئەمڕۆ دە قوتابیمان هەیە سەرپێچیان کردووە لە جاتی هەردەیان لێ بدەین دەڵێن ئەمڕۆ حەدیقەی ئینمان هەیە چ دەڵێن لە کاتی فورسا یا سەعاتێکی ئەوە فڵان ڕۆژ دێنەوە چاکردنی حەدیقە و باخچەی قوتابخانەکە تەنانەت هۆڵەکە هەموو هۆڵەکە وانە ئەو باشە ئەو کەواتە ئەوە لەگەڵم متتەفقی دوو ئەڵێن هەندێک جار ئەوەی زۆر سەرپێچی دەکا بزێەوە ئەوە تااقەتێکی تایە دەروون ناسەکان وا دەڵێن ئەو کەسی منداڵی خۆت بوو یا قوتابی تۆ بوو ئەگەر زۆر بزێەوە بوو زۆر هەڵ و کەوتی دەکرد ئەوە تاقەی تایە وزەی تێدای نازانێت چۆنی سەرفکە دەبێ پۆستێکی ئیشێکی وای بۆ بدۆزی تۆ بگونجێ دەڵێن ئەو نەوع کەسەی کەوا زۆر بزێەوە هەندێجار دەیکەی بە مراقیبی پۆل دەیکەی بە چاودێر کە خۆی بوو بە چاودێر ئیدی ئەو کاتە ئەو ئیشانە ناکە دەبێ خۆی سیستەم بپارێزێ هەز بە مەسئولیت دەکە نقطەیەکی دی دایک و باوکی بانگ دەکەی لێمەدا دایک و باوکی نازانێت بەس قسەی دایک و باوی ئێکەم و ئەخیرەوە دەڵێت کۆڕەکەم ئەمانەتی تووە چی لێ بکەیت ئەوە خراپە ئەو قسەیەکی زۆر خراپە دایک و باوک خۆی نازانێت چ لێ بکە دێن دەڵێن ئەو لە سەردەمی ئێمەشە بوو وەڵام من ئەو قسەی تۆم ئێستا دێتە بیر ساڵی هەفتاکان دێت ئەڵێ مامۆستا ئەو کوڕی منە لای توێ ئێ دوای دەڵێ ئەیگوت ڕۆژ لو ئێ من خوێنە گوشتیش شتێکوانە بوو گۆشتی بۆ من ئەسقانی بۆ تۆ شتێکی ئاوای دەگوت بەم قسەیە غەڵەتە بەشێ ئیش هەیە لە ماڵە بۆ چونکە ئەو دایک و باوکە پێی ناڵێن نەسیحەتی بکە پێی دەڵێن کوڕەکەت وا دەکا کچەکەت وا دەکا بەس پێمان بڵێت چ هەیە مشکلی هەیە لە ماڵ تا یارمەتیمان بدەی
ئەو ڕەنگە گرفتەکە لە ماڵەوە بێ خەفەتی هەیە دێ لێرە دەری دەبڕێ ئێوە خێراپن لەگەڵ خۆتان خراپن ینی جەوی ماڵەوەمان بۆ باس بکەن تا لێ بزانین ئەمان هەمووی هەیە نقطەیەکی دی لەو حەیەکدا بنێ لە قوتابخانە لەو حەیەکدا بنێ لەو حەیە ناوی لەجاتی بڵێ ناوی قوتابیە سەرپێکی کارەکان نا قوتابیەکان کە کاری جوان دەکەن و کاری باش دەکەن چۆن دەڵێن لەو حەد شەرەف وانە بەمانە لەو وەکو هاندانێک ئەم قوتابیانە ئەم خوێندکارانەی ناوێن لێرە داهاتۆ سوپاس و پێزانینمان بۆیان هەیە کاری وایان کرد بۆ نمونە هەر دەرسێک لە دەرسەکان هەر دەرسێک 5 دەرسە 6 دەرسە دەتوانی بڵێ ئەستێرەی وانە ئەم 40 دقەیە چی ئەستێرەی وانەکەمان بوو ئەم قوتابیە 5 هەستا 5 مشارەکەی کرد لەگەڵ مامۆستاوانیە ئەوە ناوێکە یەکسەر ناوی لێدەنی پێی خۆشە هەر 5 دەرس تەواو دەبێ ئەستێرەی ڕۆژ ئەم ڕۆچێ هەموو لە هەموو وانەکانە بە ئەمان هەموو چییە لە جاتی ئەوەی سزا بدەین دین ئەم شتانە دەڵێن یا بەمانایەکی تر کاتت کەماوە بەمانایەکی تر خەڵاتێکمان هەبێ بۆ ئەو قوتابیانی کەوا کاری جوان دەکەن بەمانایەکی تر قوتابیەک سەرپێچی دەکات ڕەحلەی دواوەیە لە ڕەحلەی و کورسی دواوە عادەتەن سەرپێچی دەکەن قسە دەکەن بیهێنە پێشەوە کە هێناتە پێشەوە حەل دەبێ هەندێک جار دەیبن بۆ پۆلێکی دی هەندێک جار زۆر سەرپێچی دەکات دەیبن بۆ قوتابخانەیەکی دی ئەمانش هەمووی چارەسەری ئەم شتانە کراوە ئێستا کامیرە هەیە نەجاتیەوە بزانی ئینسان بزانێت کامیرەی لەسەر زۆر سەرپێچیش ناکە قوتابخانەکان سوود لە کامیرە وەرگرن لە ناو چۆن دەڵێ ڕاڕەوەکان لە دەرێ لە ئەوانە کامیرە هەبێ قوتابیش هەندێک لە سەرپێچەکانی کەمەکاتەوە هەندێک قوتابیە زۆر سەرپێچی دەکا نەسیحەتکردن و شکاندنەوەی لە بەرچاوی چل قوتابی هاری دەکە دەڵێ خۆ تازە من ئەوە حەیام چوە دەڵێ سەردەمی ئێمە شتێکی باشە بوو دەیان برد بۆ لای معاون تۆ مامۆستایی دەبێ خۆشەویست بی لای قوتابیەکەت ئەگەر لە نەفسی وەقت تۆ سزای بدەیت و تۆش مامۆستایی بی چۆن خۆشم بێت و چۆن سزام دەدەیت سزا و سەرزانشکردن دەیانگوت مراقب بۆرە بڵێ ئەم قوتابیم بۆ بەرە بۆ لای معاون لە ژووری معاون تەمەیان دەکرد لە ژووری معاون نەسیحەتیان دەکرد یا قسەشی پێدەگوت تەڵەبە جووی لێ نەدەبوو نابێت لە بەرچاوی چل تەلەبە قسەیەکی باو هەیە مامۆستا لە ناو مامۆستایاندانی بە شێوەیەکی گشتی دەڵێن دەبێت مامۆستا کەساتی خو لە دەست نەدەت لە پێشچاوی قوتابی مەبەستی پێوە کە هەردەم ناوچاوگرێ بیت و تند بیت لەگەڵ قوتابی ئایا چەند تەیدیم قسە دەکەی ئەگەر لێدانیش بەکاربێنێ زۆر خراپە چۆن لە یەک کات من ناتوانم تۆم خۆش بوێ لێم دەدەیت و نەسیحەتی باشیشم دەکەی بۆیە مامۆستا دەبێت ئەو دەورەی خۆین ئەو هەندێک جار دەورەکە چێتە حاڵەتێکی سەرزەنشکردنی ئەم قوتابیە دەرەچێ لە حەد ئەمە پیشی لای معاون بۆ ئەوە دانراوە کە بچێ لەوێ لە ژووری خۆی هەندێک شتەیە دەبێت پێی بڵێت هەندێک جار یعنی لە ڕەنگە وشەکانی تند بێ بەس دەبێت لەوێ بکرێ جا نەک مامۆستا خۆی لێ بدا و لێدان بەکاربێنێ نقطەیەکی دی هەیە ئێستا لە ئامادەیەکانە لە ئامادەیەکانە قوتابی خوێندکار گەشتۆتە ئاستێک هەندێک جار لە مامۆستاکەی بەهێزترە لە قوتابخانەکانی کوردستان ڕووی داوە هەندێک جار چەقۆی پێ لە دەرسێک دەرنەچوە بە چەقۆ لە مامۆستای داوە دێ مامۆستا چ بکە لە حاڵەتێکا کە چەقۆ هەبێ 32 دەوڵەت ئەمە چارەسەرە یۆنسکۆ دەڵێ لە ئاستی ئیعدادیەکانە لە ئاستی ئامادەیەکانە لە 32 دەوڵەتە تاقی کراوەتەوە شتێکێ بە ناوی پۆلیسی قوتابخانە چۆن پۆلیسی گەشتیاریمان هەیە پۆلیسی ژینگەمان هەیە پۆلیسی هاتوچۆمانەیە پۆلیسی قوتابخانە دەڵێ ئەو ئامادەیانەی کەوا ئەم جۆرە شتێک یا ڕوئەدا گرنگە 2 پۆلیس لە ئامادەیەکە هەبێ بوونی هەبێ بۆ ئەوەی ڕێگر بێ لەم حاڵەتە چونکە کە قوتابیەک لەو تەمەنا 6 ئامادەیە پۆلی 12 ئامادەیە لە مامۆستایدا چ بکەین ئێمە لەم حاڵەتە یا چەقۆی هێنا چ بکەین یا دەمانچەی هێنا چ بکەین لەبەرەوە 32 دەوڵەت یۆنسکۆ دەڵێ 32 دەوڵەت ئەم ئەزمونەیان کردووە لە ئامادەیەکانیان پۆلیسی قوتابخانەیان هەیە بۆ ئەو حاڵەتانە کەواتە ئەمەی کە من گوتم ئەزمونی وڵاتانە زۆر بە سوودە زۆر دەکرێت سوودی لێوە بگرین ئەمە هەمووی بەدیل و جێگرەوەی لێدان کەواتە مامۆستای بەرز کۆی ئاخفتنین جەنابێتە سەبارەت چەندێت و چەند گەلوێ چەندی دایت خلالی چەند چرکێکێت کێمدا مامۆستا وەک هاوڕەیەک وەک هەواڵک گەل قوتابی بژێتن خوشەویستیە قوتابی بکەتە دلێ خودا یا خوشی بکەتە دلێ قوتابیدا کەواتە مادەم خدا فەرمووی دەربارەی خۆی فەرمووی الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم پرۆسەی فێرکردن پرۆسەیەکە کارێکە خدا خۆی دەیکە ويعلمهم الكتاب والحكمة پێغەمبەر کردوێتی درودی خوای لەسەر لە دوای ئەو سەحابە ئەم کاریان ئەنجام داوە کەواتە پرۆسەکە پرۆسەیەکی پیرۆزە پرۆسەی پەروەردە پرۆسەی زیادکردنی زانیاریە بەرزکردنەوەی ئینسانە گوتمان ڕەبۆ و ڕابیۆ هەموو ئەمانە کەواتە پرۆسەیەک زیادکردنی زانیاری بێ پرۆسەیەک بریتی بێت لە بەرزکردنەوەی ئەم ئینسانە پرۆسەیەک بریتی بێت لە پێشخستنی قوتابی و فێرخوازەکان کەواتە ئەمە پێمان دەڵێ مامۆستای بەڕێز تۆ پیشەکەت پیشەیەکی پیرۆزە
وێ ڕای ئەوەی کە پێویستە باری مادیت بەڕاستی چاک بکرێ زۆریش گرنگە دڵخۆش بی بە پیشەکەت چونکە ئێمە ئەندازیارین پزیشکین پارێزەرین هەر شتێکین ئێمە پەروەردەکراوی دەستی مامۆستاین لە کوێدا لە سەرەتا هیڤیان مامۆستای بەرز سەرنج و بچۆنێنتە بگەهنە جهێخو و مفادار بن بۆ هەمی بینەرێکێ بەلێ بینەرێن بەڕێز ڤی ئاوایی دەهێنە دومایاوێ خەلەکێژی نەچاریندی خاترەخۆل و خازین و ببینم خێر و خۆشی و زۆر سپاس بوان بەشدار بووە ئەوێت ڤۆکس بۆ بادا بەشدار بووین و هەروسا سپاس بۆ هەفکارێن بەڕێژی شار و شارشکن کوردستانی و هەروسا ئەلژوورە کنتڕۆلی ببینم خێر و شاد تا خەلەکەکەدی بگەینە فێک خدای مەزن مە هەمیە بپارێزیت و ساڵانیا خوندنی هەموو کەسێکی پیرۆز بیتن